دەستپێکردنی پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ بە بەشداریی هێزەکانی پێشمەرگە و دەنگدانەوەی قارەمانێتی و گیانفیدایی پێشمەرگە لە ئازادی و بەرەو پێشچوونەکانیان سەرنجی جیهانی ڕاکێشاوە و هاوڵاتیان دەڵێن کە پێویستە ڕۆڵ و قارەمانێتی پێشمەرگەوە کەلێک بقۆزرێتەوە بۆ یەکدەنگی و یەکڕێزی گەلی کورد و کۆتاییێنان بە ناکۆچیان نێوخۆیەکان. ئێستا کورد لە هەلومەرجێکدایە لە خاڵی بەرەو پێشچوون و لەسەر حسابی دنیاش لەسەر ئاستی دنیاش حسابی قوڵی بۆ دەکرێت لەبەرەوە ئەگەر کورد ناوخۆیدا یەکگرتو نەبێت و نەتوانێت ناوماڵی خۆی ڕێبکە و تارێکی یەکگرتو نەبێت لە بەرامبەر ئەو هەلومەرجەنا لەبارەی کە ڕەنگە دوای شەڕیدا ئەژڕۆبەڕی کوردستان بێتەوە ئەوە بەدڵنیاییەوە خەڵکی کورد باجی ئەم شەڕە دەدا. ئەم هەلە مێژووی کە بۆمان هاتووتە پێشێ ناوماڵی خۆمان ڕێخەنەوە دەست لەملی یەکەن هەمومان کوردستانین هەموو خەڵکیم کوردستانەیە هەموو لەم کوردستانی دەژێ هەموو خوێنێک لە لەشی هەمووانمان وەک یەک دێتە دەرێ ئەگەر زەرت بکەن هەر هەمویان زەرت دەکەن لە دوا ڕۆژدا بەڵام ئەمەی بکەنە هەلێکی باش هەموو حیزبەکان دەست لەملی یەکەن. لە ماوەی ڕابردوو و ئێستاشدا پێشمەرگە بە خوێن بەرگری لە خاچی پیرۆزی کوردستان کردووە بێ گوێدانە ناکۆچیان نێوخۆیەکان و دۆخی چەقبەستووی هەرێم ڕۆژنامەنووسان پێیان وایە کە پێویستە و قوربانیدانانەی پێشمەرگە ببێتە هەوێن یەکڕێزی و تەبایی نێوماڵی کورد. پیاوانی سیاسی و سیاسەتمەداری ئەم وڵاتە دەبێ حساب بۆ هەموو خوێن ڕشتن و بەرخودان و گیانفیدایی پێشمەرگە بکەن کە لە سەنگەرەکان خوێن دەبەخشێ کە هیمەت و کۆشش دەکا بۆی لە نەتیجەدا ئێمە شتێکمان دەستکەوێت وە دەستکەوتەکەمان بێتە مای ئارامی و خۆشبەختی بۆ دانیشتوانی هەرێمی کوردستان. داوا لەلایەنە سیاسیەکانی کوردستانەکەین کە ڕێز لە خوێنی ئەو شەهیدانی دوینێ و هەموو شەهیدانی کوردستان بگرن و چیتر خەڵک هیلاک نەکرێ بەڵکو و کۆتایی بەو دۆخە چەقبەستووە بێن. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا گەرچی هەرێمی کوردستان بە دۆخێکی سەختی ئابووری و ململانەی سیاسی نێوخۆیدا تێدەپەڕێت بەڵام هێزەکانی پێشمەرگە قارەمانانە و دڵسۆزانە بەرگریان لە خاچی کوردستان کردووە و ڕوبەڕووی گەورەترین گروپی تیرۆریستی جیهان بوونەتەوە. لەبەرەمەشا چین و توێژەکان پێیان وایە کە پێویستە قارەمانێتی و گیانفیدایی پێشمەرگە لە بەرچاو بگیرێت و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان کۆتایی بە ناکۆچی و ململانەی نێوخۆیەکان بهێنن. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.